سێ مانگ بەسەر واژۆکردنی ڕێکەوتنامە نەوتەکەی نێوان هەرێم و حکوومەتی ناوەندیدا تێپەڕ دەبێ، هەرچەندە هەردوو لە بەردەوام جەخت دەکەنەوە لەسەر پابەندبوونیان بە ڕێکەوتنامەکەوە، بەڵام تا ئێستا بە تەواوەتی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و کۆبوونەوەکانیش بە مەبەستی لێک نزیکبوونەوەی بەغدا و هەولێر بەردەوامی هەیە. لە ڕاگەیەنراوێکدا وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێژەی هەناردەکردنی نەوتی لە ڕێگەی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمەوە بڵاو کردوێتەوە، تێیدا ئاماژەی بەوە کردووە تا کۆتایی مانگی شوبات لە سەدا ৯٧ داواکاریەکانی حکوومەتی ناوەندی بۆ هەناردەکردنی نەوتی خاو لە ڕێی سۆمەوە جێبەجێ کرا و هەناردەی بەندەری جەیهانی تورکیا کراوە. بە پێی ڕاگەیەنراوەکەی سامانە سروشتیەکان لە 24 کانونی دووەمەوە بۆ 28 شوبات هەرێم لە ڕێگەی کۆمپانیای نەوتی باکوورەوە 9,973,373 بەرمیل نەوتی بۆ سۆمەوە هەناردەکردووە. هاوکات لە 1 بۆ 23 کانونی دووەم ڕۆژانە 150,000 بەرمیل لەلایەن هەرێمەوە هەناردەکراوە. وەزارەتی سامانە سروشتیەکان ئەوەی خستۆتە ڕوو حکوومەتی هەرێم لە بەرامبەر هەناردەکردنی نەوتدا چاوەڕێ دەکات حکوومەتی ناوەندی پابند بێ بە یاسای بودجەی گشتی عێراق و بەشە بودجەی مانگانەی هەرێم ڕەوانە بکە لەگەڵ ئەو بڕێ بۆ هێزەکانی پێشمەرگە تەرخان کراوە. بەڵام تا ئێستا حکوومەتی ناوەندی کەمتر لە 20 پشکی حکوومەتی هەرێمی کوردستانی لە بودجە بۆ مانگی کانونی دووەم دابین کردو و هیچ بڕێکیشی بۆ مانگی شوبات نەناردووە. سامانە سروشتەکان ئەوەشی خستۆتە ڕوو لە 2 مانگی یەکەمی ئەم ساڵدا چەندین وەسانی بەرچاوی هەناردەی نەوت ڕوویان داوە، ئەویش بەوەی وەسانی ڕۆشنی نەوتەوە لە بۆریدا و ئەو جۆرە وەسانانەش بوونەتە هۆی ئەوەی لانی کەم لە 15 ڕێژەی هەناردەکردن کەم بێتەوە. ئەم جۆرە وەسانانە لە ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستاندا نین و وەک حاڵەتی ناچاری دادەنرێن لەلایەن هەموو لایەنەکانەوە. سامانە سروشتیەکان هۆکارێکی تری هەناردەنەکردنی نەوت بە بڕی پێویست بۆ نەمانی جێگە لە تانکەکانی سۆمۆ لە بەندەری جیهان دەگەڕێنێتەوە و ئاماژە بەوە دەکات. چەندین جار کۆمپانیای سۆمۆ حکوومەتی هەرێمی کوردستانی ئاگادار کردوێتەوە کە لە توانایاندا نییە بەپێی خشتەی پێشکەشکردنی پلان بۆ دانرا و نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرێت. لای خۆشیانەوە برپرسانی حکوومەتی ناوەندی ئاماژە بەوە دەکەن هەرێم پابند نەبووە بە ڕێکەوتنامە نەوتیەکە و لە ئێستادا ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت لە ڕێگەی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراقەوە هەناردە دەکات و لە لێدوانێکیشیدا حەیدەر عەبادی ئاماژەی بەوە کرد هەرێم چەندە نەوت هەناردە بکە بە هەمان ڕێژە پارەی بۆ هەرێم دەنێردرێت. بە پێی ڕێکەوتنامەی هەولێر و بەغدا کە بۆتە بەشێک لە یاسای بودجەی 2015 عێراق دەبێت هەولێر ڕۆژانە لە کەڵگەکانی هەرێمی کوردستانەوە 250,000 بەرمیل نەوت ڕادەسی کۆمپانیای سۆمۆ بکات و یارمەتی حکوومەتی عێراقیش بدا لە گواستنەوەی 300,000 بەرمیل نەوتی کەرکووک بۆ بەندەری جەیهانی تورکی. لە بەرامبەردا حکوومەتی عێراق پابند دەبێ بە ناردنی پشکی لە 170 بودجەی عێراق بۆ هەرێم و 1 تریلیۆن و 200 میلیارد دیناری پێشمەرگەش دەدات. لە ماوەی ڕابردووشدا بەمەستی نێشتنی بربستەکانی بەردەم ڕێکەوتنامە نەوتەکەی نێوان بەغدا و هەولێر چەندین کۆبوونەوە لە نێوان بەرپرسانی هەرێم و حکوومەتی ناوەندیدا ئەنجام دران و بڕیاریشا بەمەستی کەمکردنەوەی بربەستەکانی بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەی نێوان هەولێر و بەغدا جارێکی تر وەفتێکی هەرێم سەردانی بەغدا بکات.